Переселявся тут коли пікне.
سەرەتا بە خێراتتان دەکەم ئەلحەمدوللا پیرۆزبایی لە یاریزانەکان بە تایبەت و دەستێک کارجیێ ڕووهان دەرە خۆشەویستەکان سێ خاڵی زۆر گرنگمان بەدەستینا لە ڕۆژەکی کوبڵێ ڕەش سێ خاڵی زێڕی لە ڕۆژەکی ڕەش ئەلحەمدوللا ئاستێکی باشمان پێشکەش کرد و شایانی بردنەوە بووین ئەو یاریانەی کە تو عادلمان کردێ یان دۆڕاین ئەوانیش هەر شایانی بردنەوە بووینە بەڕاستی ئەلحەمدوللا. سەرەتا بەنای خوای گەورە سەرەتا گەیمی یەکەم تیمناریەکە لە ینی لەبارنەوە بوو ئێمە بەڵام لەی شۆتی دوم چەندەی فۆرسمان هەبوو کە هەر نەبا دەبی تعادلمان هێنابەوە بەڵام بێتەرکیزی یارزانەکان و مشاوەشی یارزانەکان و زەختی ئەو زمۆر بەسەر یارزانەکانەوە وای کرد کە ئێمە ئەمڕۆ تووش شکست بین.